بەناوی خوای گەورە و میهرەبان دووبارە سڵاوتان لێبێ بەڕێزان لە کۆتا ئەڵقەی باسکردن لە چامەکەی نالی و بنیادی گێڕانەوە لەو چامەیە کە پێمان وابوو ڕۆمانێکە ئەکرێت تایە سیما و تایبەتمەندی ڕۆمان بدۆزینەوە. لە ئەڵقەکانی ڕابردووە باسی چەند شتێکمان کرد. لەم ئەڵقەیەیە ئەمەوێ باس لە ئامرازەکانی گێڕانەوە یاخود میکانیزمەکانی گێڕانەوە بکەم کە لە هەموو کارێکی گێڕانەوە خوازیە ئەبێ ئێمە میکانیزممان هەبێ بۆ گێڕانەوە. ئەویش بریتین لە ئەوەی کە ڕەخنەگران دیاریان کردووە لە پەسن و گفتوگۆ، الوەصف والحوار. ئێمە سەردمان هەیە، گێڕانەوەمان هەیە، باشە باسی ڕووداوگەلێک یاخود باسی چیرۆکێک ئەەکەین، بەڵام هەندێک جار ئەو گێڕانەوەیە دوو میکانیزمی تر بەکار ئەهێنێ لەگەڵ خۆیە بۆ بەهێزکردنی گێڕانەوەکە. بۆ نمونە تۆ باسی ڕووداوێک ئەەکەی کە ڕووی داوە، یەیت ڕووداوەکان ئەهێنیت و تەسەلسولی زەمەنی وا ڕوویداوا ڕۆیشت، بەڵام لە هەندێک شوێنە پێویستیت بەوەیە هەڵوەستەیەک بکەی بوەستی، سەیرێکی دەوروبەر بکەی، وەصفێکی شوێنەکەت، کاتەکەت، کەسێتیەکانت، جۆری ڕووداوەکە بکەی، پێویستی بە تەفسیل و وردەکاری هەیە. ئەمە بە میکانیزمی وەصف ئەهێنرێتە پێشەوە. لەو کاتەیە کە وەصف پەسن دەست پێەکا لە ناو گێڕانەوەیە، سەرد گێڕانەوە ئەوەستێ، ینی گێڕانەوەی ڕووداوەکان ئەوەستێ، ئەسیتە شوێنێکەوە. بۆ نمونە ئەڵێ ڕۆیشتم بەیانی زوو بۆ ڕۆیشتم هەتا گەیشتمە بەردەمی ماڵی فڵان کەس، تر لەوێ ئەوەستی ئەڵێ ماڵەکەیان دەرگایەکی بەو شێوەیە بوو، دیوارەکانی وا بوو، چەند قات بوو. یعنی تۆ هەستەکەی لەم گێڕانەوەیە هەستەکەی گێڕانەوەی ڕووداوەکان وەستاوە، چونکە تۆ چوویتە بەر دەرگا، ئیتر وەصفی دەوروبەرەکەت ئەەکەی. کەسێک هاتە دەرەوە، ئەوە ڕووداوەکە دیسانەوە دەست پێکاتەوە گێڕانەوەکە. کەسێک هاتە دەرەوە جلێکی وای لەبەرا بوو، دەموچاوی وا بوو، دیسانەوە ڕوودا ئەوە یعنی گێڕانەوەکە ئەوەستێتەوە، چونکە تۆ وەصف ئەەکەی ئەو کەسە. تۆ هەستەکەی جاری وا هەیە دووسێ لاپەڕ ئەخوێنیتەوە، بەڵام هێشتا ڕووداوەکان لە شوێنی خۆیان وەستاون، ینی هەست بە بەرەو پێشچوونی ڕووداوەکان ناکەی. ئەمە پێوترێ پەسن یاخود وەصفی هەموو شتەکان. ئەنجا ئەو شتە یاخود شتە زیندوەکانن یان نازیندوەکانن، یان وەصفی کاتە، یان وەصفی شوێنە، یان ڕوودا و کەسێتیەکانە. هەندێک جار لە گێڕانەوەیە پێویستیت بەوە ئەبێ بە گفتوگۆی نێوان کەسێتیەکان بەشێک لە چیرۆکەکەت بگێڕیتەوە. یعنی یەی دەڵێ کە چوومە قەراغی ڕووبارەکە سەیرم کردو کە زانی شتبوون لەوێ، کە گوێم گرت لێیان بەم شێوەیە ئەدوان، یەکسەر لەوێ گێڕانەوەکەت ئەوەستێ بەم شێوەیە ئەدوان. دوای دوانەکە کە بڵێ هەستان ڕۆیشتن یاخود من شوێنەکەم بەجێش، ئەنجا ڕووداوەکان دەست پێەکەنەوە. بەس ئەو مەسافەیە کە لە نێوان ئەم وەستانی ڕووداوە دەست پێکردنەوەکە هەیە بریتێ لە حیوار، بریتێ لە گفتوگۆی نێوان ئەو دوو کەسە. لەو شوێنەشە دیسانەوە گێڕانەوە ئەوەستێ، میکانیزمێکی تر ئەهێنیتە پێشەوە بۆ چیرۆکەکەتی پێ بەهێز ئەەکەی، ئەویش بریتێ لە میکانیزمی گفتوگۆکردن لە نێوان کەسێتیەکانە. بەهۆی ئەو گفتوگۆیەشەوە کۆمەڵێک ڕەهەند و ئەبعادی تری چیرۆکەکە ڕوون ئەەکەیتەوە. لە جیاتی ئەوەی گێڕەرەوەی ڕووداوەکە هەر بڵێ دوو کەس دانیشت بوون لەوێ کە هەردووکیان غەریب بوون و وڵاتی خۆیانیان بەجێ هێشت بوو، هاتبوون چەند ساڵێک لەم شوێنە و لەم شارەیانیشتە جێ بوون، بۆ نمونە باسی تاراوگە و ژیانی تاراوگە و غەریبایەتی بکە. لە جیاتی ئەوە بەو شێوە گێڕانەوەیە چیرۆکەکە بگێڕێتەوە. زۆر جار چیرۆک گێڕەوە پەناباتە بەر تەکنیکی گفتوگۆ. بە گفتوگۆ پێمان ئەڵێ کام دوو کەسەوان، لە جیاتی ئەوەی گێڕەوەکە پێمان بڵێ. بۆ نمونە کەسی یەکەم لێ ئەپرسێت تۆ چەند ساڵە لەم شارەی؟ ئەڵێ منەوە 4 ساڵە لێرەم. ئەی تۆ چەند ساڵە؟ ئەی ژیانت چۆنە؟ ژیانێکی زۆر ناخۆش و کولەمەرگی و بەو شێوەیە خۆزگە ئەخوازم بە ژیانی وڵات و شار و مەملەکەتی خۆم. تۆ لەو حیوارەوە، لەو گفتوگۆیەوە کۆمەڵێک بۆعد و کۆمەڵێک لایەنی ناڕۆشنی چیرۆکەکەت بۆ ڕوونە بێتەوە. جا ئەمانە
وەصف و گفتوگۆ و حیوار پێیان ئەوترێ میکانیزمەکانی گێڕانەوە کە لەگەڵ سەرد و گێڕانەوەکەیە تێکەڵ ئەکرێن بۆ ئەوەی چیرۆکێکی جوانی تیا دروست ببێ. جا ئەگەر ئەوە درێژ نەکەینەوە بینە سەر چامەکەی نالی ئەبینین هەردوو میکانیزمەکەی بەکارهێناوە، بەڵام ئەوەی دووەمیان زۆر بەکەمی میکانیزمی گفتوگۆ، بەس میکانیزمی وەصف پەسەندکردن زۆر زۆرە لە ناو ئەم گێڕانەوەیە. ئەماش بەڕای بەندە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەم چیرۆک گێڕانەوەیە ڕۆمانە شێعرە، چیرۆکێکی شێعریە، وەصفکردن خاصێت و تایبەتمەندیەکی شێعرە، بەڵام چ وەصفێکی شێعری و جوان بە وێنەی شێعری، نەک وەصفێکی پەخشان ئامێز و ئاسایی، چونکە ئەم وەصفەی لەناو ئەم شێعرەیە هاتووە تایبەتمەندێتی جیهانی شێعری وەرگرتووە کە یەکێک لەو تایبەتمەندێتیانە بریتیە لە دەربڕین بە وێنەی شێعری، لە پێناو گەیاندنی معنایەکی زۆر، شتێکی زۆر کە ئەمانەوێ بیگەێنین بەڵام بە چەند کەلیمەیەک و بە چەند دێڕێک و بە چەند وشەیەکی دیاری کراوە. ئەوە خاصیەتی شێعرە. اینجا ئێمە گەر بێت و باز لە ئەم چامەی نالی بکەین ئەبینین وەصفتیایە زۆر زاڵە وەکو میکانیزمی گێڕانەوەی چیرۆکەکە. بۆ نمونە قوربانی تۆزی ڕێگەتم ئەی بادی خۆش برور، ئەوە سەرەتای دامەزراندنی چیرۆکەکەیە کە ئێوە ڕووداوەکان دەست پێ بکەن و با بنێرێ، بەڵام ئەبینین وەصفی باەکە، ئەی پەیکی شارەزا بە هەموو شاری شارە زور، ئەی لوتفەکەت خەفی و هەوا خواوام دەما، وەی سروەکەت بەم شێوەیە، هەم میزاجی ئەوە گاهێ ئەبی بە ئەوە گاهێ ئەبی بە ئەوە. یعنی تۆ کاتێک ئەم کۆمەڵە بەیتە ئەخوێنیتەوە هەز ناکەی هیچ بەرەو پێشچوونێک لە چیرۆکەکەیە هەبێ لە گێڕانەوەکەیە، بەس ئەوە نەیە یەکەم جار تەکلیفی بای کردووە هەستە بڕۆ تو ئاوای وەصفی ئەو کەسێتیەکە هەتا ئەگاتە ئەوەی ئەگاتە شیوە سوور. لێەوە دیسانەوە ڕوودا و گەلێک هەیە یاخود بڵین گێڕانەوەی چیرۆکەکە بەردەوام ئەبێ، بڕۆ بۆ ئەوێ بڕۆ بۆ ئەوێ بڕۆ بۆ ئەوێ، ئەوانە هەمووی گێڕانەوەن، بەڵام لە هەمووشیانە هەڵوەستەیەک ئەکا. بۆ نمونە کاتێک ئەینێرێتە سەر چنار، ئاوێکە پڕ لە نار و چنار و گوڵ و چنوور، چەشمێکە میسلی خۆر کە لە سەد جێ بە ڕۆشنی، فەوەرانی نووری سافە لەسەر بەردی وەک بلور، یا عەکسی ئاسمانە لە ئاوێنەداکەوە، ئەستێرەکانی ڕابکشێن وەک شیهابی نور. ئەم وەصفانە وەصفی سەرچنارە، با گەیشتۆتە سەرچنار، بەڵام ڕووداوەکان لەویا وەستاون چونکە وەصفی ئەو شوێنەمان بووەکە، بەڵام چ وەصفێکی زۆر جوان، وەصفێکی شێعری زۆر دەقیق، پڕ لە وێنەی شێعری. ئەم نیوەدێڕێکی ئەڵێ ئاوێکە پڕ لە نار و چنار و گوڵ و سنوور، ئەوە نیوەدێڕێکی ئاساییە بۆ وەصفکردن، بەڵام کاتێک کەیتە سەر وێنە شێعریەکە چەشمێکە سەرچاوەیەکە میسلی خۆر کە لە سەد جێ بە ڕۆشنی، فەوەرانی نووری سافە لەسەر بەردی وەک بلور. تۆ سەیری ئەو دیقەتەی کە نالی لەم وێنەیە بەکاری هێناوە، ئاوی سەرچناری شوبهاندووە بە خۆر، عین لەو کاتەیە نالی تۆ حساب کە 150 ساڵ پێش ئێستا تێڕوانینی بۆ خۆر چۆن بووە، یعنی هەتا چەند ساڵێکی پێش، ینی چەندەیەک پێش ئێستش خەڵک زانیاری تەواوەتی، یعنی مەبەستم لە کوردستان و لە وڵاتی خۆمانە زانیاری تەواوەتی نەبوو لەسەر مانگ و لەسەر خۆر و هەتا خوێندن و خوێندەواری بە تەواوەتی بڵاو بۆ و خەڵک لەو بابەتانە شارەزا بۆ عامەی خەڵک، بەڵام لەو کاتەیە ئەو تێڕوانینی بۆ خۆر چۆن بۆ کە پێی وایە کوتلەیەکە پێکهاتەیەکی گازیە کە لە سەدان شوێنەوە ئاگری لێتە دەرەوە، یعنی کوتلەیەکی خڕنیە لەبەر چاوی نالی وەکوەی کە ئێمە ئەیبینین، نە پێی وایە گازێکی تۆپەڵە گازێکی گرگرتووە کە لە هەموو شوێنێکەوە پڕیشکە ئاگری لێتە دەرەوە. بۆیە تەشبیهی ئاوی سەرچناری کردووە بە ئەوە کە ئاوەکە هەڵەقڵێ لە ژێری سەرچاوەکەوە و کۆمەڵێک بەردی جوان و صافی تایە لە ژێر ئاوەکەی ئابریسکێنەوە لە بینەکانیانە ئاویەتە دەرەوە، هاتنە دەرەوەی ئەو ئاوە تەشبیهەکە بە هاتنە دەرەوەی تیشکی خۆر و ئەو ڕووناکی و گەرمی کە لە خۆریەتە دەرەوە. بۆیە ئەڵە چەشمێکە میسلی خۆر سەرچاوەیەکە وەکو خۆر وایە لە چییە؟ کە لە 100 شوێنەوە بە ڕۆشنی فەوەرانی نووری سافە، ئەو ئاوەکەیەتە دەرەوە
ئاوێکی ئەو بەڵقە ئاوانەی کە لە کانیاویانە دەرەوە عادەتەن ئەبینین بەڵقە ئاوێکی سپی جوانەیەت بەرەو سەرەوە فەوەرانی نووری سافە لەسەر بەردی وەک بلور بەردەکانیشی وەکو بلور سپیە کە خۆریش لە زۆری ڕووناکیە سپیە یاخود عکسی ئاسمانە ئەمجارە عینەکە وێنەکە بە جۆرێکی تردا ئاڕێژێتەوە هەر نەفسی وێنەیە هەتا ئێستاش ئێمە ئەم هەموو قسەیە ئەکەین هیچ ڕووداوێک هیچ بەرەو پێشچوونێک لە سەرد و لە گێڕانەوەکەیان نییە بەڵکو هەمووی وەصفی ئەو شوێنەیە کە هەیە یا عکسی ئاسمانە لە ئاوێنەدا کەوا ئەستێرەکانی ڕابکشێن وەک شەهابی نور ئەویش چۆن ئاسمان ئەستێرەیەک ئەکشێ ئەبینی جۆرێک لە ڕووناکی لە شوێنێکەوە شوێنێکێت دیسانەوە هەڵقوڵانی ئەو ئاوە تەشبیهەکاڵێ یان ئەوەیە یان لەمەیان ئەچێ کە ئاوێنەیەکت دانابێ ئاوە لە ئاسمانەوە ئاسمانت بۆ بنوێنێتیایە ئەستێرە بکشێ ئەو نور و سافی و ئەو جوانیە لەناو ئەو ئاوەیە هەیە ئەوەنە ئاوێکی پاکە بەوەشەوە هەر ناوەستێ دیسان وەسفێکی تریەکە یا چەشمە ساری خاتری پرفەیزی عاریفە ئەمەیان ئەبەستێتەوە بە دەروری ئینسانەوە بەو ئیشعاع نورانیەی کە کەسی عارف لە کاتی تەفەکر و بیرکردنەوەیە جۆرێک لە ئیشعاعی ڕەبانی نوری بۆدا ئەبەزێەوە هەروەها ڕەبتی شێکاتەوە بە حەزرەتی موسا و بە کێوی توور یعنی هەتا ئێستاشی لەگەڵا بێ ئەم سێ چواردێڕە هیچ جۆرە سەردێک هیچ جۆرە گێڕانەوەیەکی تیانە بەڵکو هەمووی وەسفی شوێنێکە هەتا سەرد دەست پێکاتەوە ڕووداوەکان گێڕانەوەکە دەست پێکاتەوە دەموت دووچاوی خۆمە ئەگەر بەکرەجۆی ئەشک نەبوایە ئەینێرێ بۆ بەکرەجۆ ئەنجا داخڵ نەبی بە عەمبەری سارای شارە زور خاک و خۆڵ هەتا نەکەی بە خاکی سلەیمانی عەبور دیسان کە یێتە سەر سلێمانیشەوە دووبارە وەسفێکی زۆری شاری سلێمانیەکە یعنی ڕیاضی ڕەوضەکە تێیدا چەندەمێ خاکی میزاجی عەمبەر و بەردی خەراجی گەوهەر و شامی هەموو نەهار و تۆزی هەمووی عەبیر و شارێکە عەد و گەرمە لە جێگەیەک نرم خۆش و نەرم بۆ دەفعی چاوەزارە دەڵێن شاری شارە زور ئەمانە هەمووی وەسفی سلێمانیە پەسنە کە تایە گێڕانەوە ئەوەستێ کۆمەڵێک وەسفمان ئەیاتێ کە ئێمە وەکو خوێنەر وەکو گوێگر پێویستیمان بە وەسفانەیە بۆ ئەوەی بە تەواوەتی ئێمە لە هەموو ڕەهەندەکانی چیرۆک و گێڕانەوەکە تێبگەین بە هەمان شێوە پردی سەر شەقام داری پیر مەنسوور داری شێ عەباس کە باکانی ئاسکان هەموو ئەمانە کە باسییان ئەکا بۆ هەر هەمویان کۆمەڵێک وەسف پێشکەش ئەکا دوایی کە ئەچێتە فەزای دەشتی فەقێکان توخوا فەزای دەشتی فەقێکانم ئەمێستەکەش مەحشەر میسالەیە بۆتە چۆڵی سەلیم و توور کەیەتەوە ناو حوجرەکەی دووبارە وردەکاریەکی زۆر بەکارهێنێ لە وەسفی حوجرەکەیە ئەمانە هەمووی دوایی وەسفی خۆی ئەکا زارم وەکو هیلال و نەحیفم وەکو خەیاڵ کە ئێمە وتمان پاڵەوانی سەرەکی ئەگەر بیرمان کەوێتەوە لە ئەڵلقەکانی ڕابردووەتمان پاڵەوانی سەرەکی ئەم چیرۆکە نالی خۆیەتی کە پاڵەوانێکی ئامادەی ونە حازیرێکی غایبە ئەم ڕووداوگەلەی کە ڕوویداوە هەمووی بەسەر ئەو هاتووە بەڵام ئەم لێرە نییە لە شوێنێکی ترەوە لە دوورترەوە یەت پرسیاری ئەم ڕووداوانە ئەکا بۆیە ئەلێرەیە خۆی حوزوری هەیە یعنی ئەڵێ ئەو ڕووداوگەلەی کە بەسەر سلێمانی و بەسەر حوجرەکەم و بەسەر مزگەوتی خانەقا و دەشتی فەقێکانم هاتووە هەمووی ڕووداوگەرێکە بەسەر من هاتووە ڕاستە من لەوێ نەبووم ئامادە نەبووم بەڵام ئامادەم بە ڕۆح ئامادەم بەو خەیاڵەی کە هەمە و پێم وایە من لەوێ بووم بۆیە بەهۆی ئەو ڕووداوگەلەوە زارم وەکو حیلال و نەحیفم وەکو خەیاڵ ئایا دەکەومە زار و بەدڵدا دەکەم خوتور ئەنجا لە کاتی گێڕانەوەیە لەم شەرحی دەردی غوربەتە بۆیە ئەمە دیسانەوە وەسفی نالی بۆیە یەتە پێشەوە خۆی بێنێتە پێشەوە وەکو نووسەری چیرۆک و ڕۆمانەکەنە بەڵکو وەکو کەسێتیەکی ئامادەی ون کە کەسێتی سەرەکی و پاڵەوانی ناو چیرۆکەکەیە ئەمە هەمووی وەسفە وتمان تەکنیکی دووەم کە بریتیە لە گفتوگۆ ئەوە لە چیرۆکی ئاساییە یاخود لە ڕۆمانی بەخشانە
ئەو ڕۆمانێکی کە نووسرێ بە شێوە بەخشان بە شێوە شێعر نییە. گفتوگۆ زۆر هەیە لە بینی کەسێتیەکانە، هەمووی یارمەتی دەرە بۆ ڕووناکردنەوەی بەشێک لە بەشەکانی چیرۆکەکە، بەڵام لێرەیە تەنیا یەک ئاماژەمان هەیە، حاڵی بکە بە خوفیە، پێی بڵێ حاڵی بکە بە خوفیە، بە هێواشی، بە ئەسپایی. ئەی یاری سەنگ دڵ، نالی لە شەوقی تۆیە دەنێرێ سەلامی دوور. ئەوە حیوارێکە، هەرچەند وەڵامەکەی نییە، بەڵام کە وەڵامەکەی نییە بۆ نیەتی، ئەگەر یاری سەنگ دڵ کەس بێ، مرۆڤ بێ، ئەکرێ جوابی هەبێ. بەڵام وەکو لە ئەڵقەی پێشووتراوتمان یاری سەنگ دڵ ئێمە تەرجیحی ئەوەکەین کە حوجرەکەیەتی، حوجرەکەی بێ وەڵامە، بەڵام ئەم هەرچەند تۆ بێ وەڵامی، ئاگام لێت نییە چیت بەسەر هاتۆ، بەڵام لە شەوقی تۆیە سەلامی دوورت بۆ نێرم. یعنی پێی بڵێ سەلام عەلەیکوم، پێی بڵێ نالی سەلامت لێ دەکا. ئەوە ئەتوانین وەکو حیوار، وەکو گفتوگۆ وەری بگرین کە بەشێکی کەسی یەکەم قسە ئەکا، بەڵام مەرج نییە کەسی دووەم وەڵامی هەبێ. ئەوە لە ڕۆمانی ئاسایشە هەروایە، زۆر جاری وا هەیە کەسی یەکەم قسە ئەکا، کەسی دووەم بەبێ وەڵام ئەمێنێتەوە، بەڵام هەر بە گفتوگۆ بە حیوار حسابی بۆ ئەکرێ. ئەمە چونکە ئەم گێڕانەوەیە گێڕانەوەی شیعریە و هەروەها ڕووداوگەلێکە کە نالی خۆی تایە حوزوری نەبووە، تەنیا بە خەیاڵ و بە ڕوح ئامادەیی هەبووە، بۆیە گفتوگۆ تایە کەمە، بەڵام بە جۆرێک لە جۆرەکان هەرتیاشیا هەیە. جا ئەمە بە کورتی بریتی بوون لەو پێکهێنەر و ڕەگەز و میکانیزم و تەکنیکەکانی گێڕانەوە کە بۆ هەر ڕۆمانێکی ئاسایی دانراوە، بۆ هەر گێڕانەوەیەکی ئاسایی، چیرۆک بێ، ڕۆمان بێ، حکایەت بێ، یان هەر جۆرە گێڕانەوەیەک بێ هەیە. ئەتوانین لە ڕوانگەی ئەم سیمایانەوە هەموو گێڕانەوەیەک بناسینەوە کە ئەم بڵێن سەر بە بابەتی گێڕانەوەیە بە هەموو زۆرە جیاوازەکانیەوە. ئەمانە بینیمان کە زۆرینەی زۆریان لە ناو چامەکەی نالیشا هەبوو، بۆیە بەو شێوەیە ئەتوانین بڵێن چامەکەی نالی زۆربەی خەسڵەت و سیماکانی گێڕانەوە و ڕۆمانی تایە، بۆیە ئەکرێ پێی بڵێن ئەمە ڕۆمانە شیعرێکە و بە شێوەیەکی تێر و تەواو ئەو چەمکە بەسەریە جێبەجێ بێ. هیوادارم توانی بێتم لەم چەند ئەڵقەیە تیشکێکم خست بێتە سەر لایەنێکی تری ناڕوونی چامەکەی نالی کە بەرهەمی ئەدەبی نەمر و زیندوو ئەوەیە کە لە هەموو سەردەم و کاتێکە بەپێی ئەو پێودانگ و ڕێباز و ڕێچکە ڕەخنەیانی کە لەو سەردەمەیە پیا ئەبن و دێنەکایەوە بتوانی لایەنی زیاتری پێ بخوێنیتەوە و پێی دەرخەی. ئێمە ئەمەی کە ئێستا بۆ نالی کردومانە ناتوانین بۆ زۆرێک لە قەساید و لە چامە و لە شیعرە درێژەکان بیکەین، بەڵکو ئەمە چونکە نەمرە لە هەموو سەردەمێکە خۆی نوێیەکاتەوە، بە پێی پێودانگ و ڕێباز و بۆچوونی ئەو سەردەما ئەکرێ لێی بکۆڵرێتەوە و لە داهاتووشا پێم وایە ئەم چامەیە هەر بە زیندوێتی ئەمێنێتەوە و بە تێڕوانینی نوێەوە ئەتوانین شتی نوێی لێ دەربێنین. ساغ و سەلامەت بن، هیوادارم سوودێکمان گەیان دەبێ و خواتان لەگەڵ. سنتەری زاوی بۆ لێکۆڵینەوەی فکری.